سڵاتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتان نابم. بەنامەم جارەمان تایبەت دەکەین بە وەرزی زستان. ئەوە چەند ڕۆژێکە وەرزی زستان دەستی پێکردووە لە هاوڵاتیان دەپرسین زین تا چەند لە ناو وەرزەکانە حەزیان بە وەرزی زستان هەیە. زستانی ئێستا لەگەڵ زستانی جاران چ جیاوازێکی هەیە؟ بۆچی ئێستا ئیمکاناتی خەڵک بە بەراورد بە جاران زۆر باشترە، بەڵام ئەو کۆبوونەوانەی کە جاران هەبوو ئێستا زۆر بەکەمی ئەیبینێ. ئەمانە و چەند پرسیارێک لە هاوڵاتیان ئەکەین لەسەر وەرزی زستان لەوەش بینەرمان. یەکەم شت کە خەمی بخۆی بۆ زستانەکەت چییە؟ زۆر کەس خەمی نەوتەکەی خۆ خەمی نەوتە خۆن بەڵێ هەڵبەتە نەوت وەڵا بەس نەوت ئەم دەسەڵاتە وای کردوم خەڵکە وابژی. خەڵکەما حیزیا بووە کابرا کاسبینەیەکە ئەژیا بە بڕواکەی ئێستاکانی شەو ڕۆژە لەسەر یەگەر ئەڵێ ناژیم ئەمرم لە برسا هەفتەی مریشتێکیان لێنارە ماڵەوە وەکو جەژن ماڵ ئێستا لە دستانی چەنە لە هاوینە کەسابەدەی لە دستانی شاوە هەیە. کە دەڵێن وەرزی زستان هات تۆ یەکسەر چیت بە خەیاڵاتی؟ وەڵا بەس نەوت نەوت ئارە وەڵا نەوت کێشەیە ژیانی زستانەکە و بە نەوتەکە بێتە سەر یەکسەر بیر لە کێشەی نەوتەکە دەکەیت. ئەوەڵ کێشەی من ئەوەڵ جار نەوتە اینجا زەخیرە والله خەمی شتێک ناخۆم داوە نەبێ احتیاج نەبێ بۆ کرێخانەکە کرێخان و احتیاج نەبوون. ئەگەر احتیاجی هەر ببێ پارەم پێ نابێ دووبرای وەکتۆر یەخەیەگرمیات خۆی غیرە دەیگرێت پێنجی نەرماتێ هەشم سەر ڕۆژەشم تاشومی و بۆ خۆم لێرە دانیشتم. خۆشم ناگرم لە ماڵەوە باخوا کارنوێژی بەیانیم کرد هەڵسم لە ماڵەوە تا سەعاتدا. خەمی نەوتە خۆی، خەمی کارەباها خۆی، خەمی ئەو شتانەی کە پێویستە هەبێ نییە لەم وڵاتیان نییە. هەر گوتیان زستانە تۆ خەمی نەوتەکە بەڵێ بزەبت ئەمەش کێ وای کردم حکومەت و دەسەڵاتە وای کردووە کە نەبێت. خۆیان هەی لای ڤەژین لە بەردەمی ماڵەکانی خۆیانامی مۆلیدێشی داناوە پێویستی بۆ نییە، خۆیان کارەبا نازانن ئەبڕێ نابڕێ، یان ئێستا بە مەسوولێک بڵێ دڵنیام لەوەی کاڵە بۆ کارەبا بڕێ لە وڵاتەیە چکە نەیزانێ مۆلیدێشی کاتمی ئۆتۆماتیک بەڵێ مۆلیدێشی کاتمی ئۆتۆماتیکی داناوە لەگەڵ کارەباگە قوژای هۆی خۆیەتەوە. ئەی منە بێت چی بکەم؟ ئەبێ من بە دوای وای بکەم پاوەربانکێ بکڕم شەو مۆبایلەکەم بکەم بە شەحنەوە بۆی بانی نەقوشێتەوە بەدەستمەوە. هەنی ئەمانە خۆیان ئاگیان لەم میلەتە نەماوە. بەجاران دەسەڵات هۆکار بۆ بۆی ئێستا خەڵگاوە بێزار بێ لە خۆی بزەبە دەسەڵات هۆکار بۆی ئەی چۆن ئەم دەسەڵاتە وای لە میلەتە کردووە، ئەم دەسەڵاتە وای کردوم خەڵکە وابژی. یعنی ئەسە چی لێ هاتووە؟ یعنی ئەوانە دەرەژەیەک و هاوڵاتی بە دەرەژە دووسێژنی نییە مەکاکە لە وڵاتەیە. یعنی چی وای کردم تو حیزب وایان کردووە. وەڵا یەکەم شت کە خەمی بخۆم لەوانەیە من نیشێک بم لەوانە زۆر خەمی نەخۆم، بەڵام زۆر کەس خەمی نەوتەکەی خۆ، بەڵام بەداخەوە ئەوە چەند ساڵە نەیانە ئەم ساڵ نەیاننا. پێی وەرتانگرتووە؟ وەڵاهی ئێمە پار وەرمان کرد. ئەم ساڵیش ناوە نەگرت؟ نەوەڵڵا دوێنێ پرسیاریان لە برادەرێ کرد، یعنی بەنەوعێ وەڵامی یایەوە دڵی زۆر ناخۆش کردین، هاواری لێ هەڵساوتی وەڵڵی ناتوانم نیو بەرمیلیش بکڕم بۆ ماڵ و مناڵەکەم، توانام نییە نیو بەرمیلیش بکڕم. دڵی تەنگ بوو. وەرە لە کاتێکا تۆ نەوتی خۆت لای خۆت بێ، خۆمان تەسەڕۆفی پێوە بکەین ئاوا نەوتمان بنێ، ئەمە قەت بەڕاست نازانم. خۆ ئێستا ئەگەر دیقەت بدەی حکوومەت عێراقی بۆ شارە عێراقیەکان بە کەرکووکی کوردستانیشەوە سەیرەکەی هەموو مانگێک نیو بەرمیلیان پێدا. بۆچی ئەوە توانێەوە بدات؟ سڕێ و هەموو ئاڵۆزیشکە لە عێراقا هەیە، بەڵام ئێرە ئستقرار و ئارامیش هەیە ئەلحەمدوللا، بەڵام بۆچی ناتوانێت بەرمیل نەوتێک بە هاوڵاتێک بدات؟ وەڵڵاهی ئێمە بەڕێوەبەرەکانمانە ئەوانەی بەڕێومانەوە ئەبن تەواو نین،
ئەگەر تەواو بووینایە نابوو ئێمە بەم زستانە ئایلەی وایە ناتوانێت لە ماڵەکەی خۆیان دانیشێ بڕواو بێت من ئەمەم دیوە بە چاوی خۆم ئەڵێ ئەوەنە سەرمامە ناتوانم لە ماڵەکەی خۆمان دانیشم ئیتر چۆن ئێمە دڵمان تەنگ نەبێت هەڵبەتە نەوت گەرمکەرەوە پۆشاک زیاتر لەوانە هیچیکە هەڵبەتە ئێستا ئەگەر دیقت بدەیت خەڵک زۆربەی ئاوات بە جاران نەخوازێت هۆکار چییە خەڵکی امکانەتی ئێستای لە جارانیش باشترە بەڵام هەر ئاواتی بە جارانەکەی جاران نەخوازێت حتمان پێم وایە زیاتر ئینسان زیادی کردو پێویستەکان زیادی کردووە جاران کابرا لە لادێ خانوویەکی هەبووایە ژوورێک هەیوانێک تیا ژیا خۆی ماڵ مناڵی بەسە تمۆح ئینسان زیادی کردووە ئەوەی هیچی تر نینی تمۆ ئێستا خەڵک هەرەوەی وەگەر ئینسان ئەگەر وەکو جاران بژی ئەتوانێت بەڵام نایکەین کەسمان وەکو جاران ناژین نامانەوێت لەبەرەوە ناتوانین نەخۆگە بتەوێت توانی فارزەڵە خاستن تاوانستان است ینی کەسێگەر بێ ئەتوانێت بەڵام ناتەوێت ناتوانین ئەتوانی بیگەڕێنینەوە ئەو حاڵەتانی جانەوێت توانین بەڵێ هیچ شتێک ئەتوانیت ئەگە ویستی هەبێ خواست دەبێ هەوڵی بۆ بێ خۆت هیلا بکەیت تاوان نەتوانین ئێستا تۆ وەکو خۆت ئەتوانی ئەو پەیوەندیە بەهێزەی کە جاران خەڵی سیلی ڕەحمی بەهێزتر بوو لە چواردەوری یەکتر کۆ بۆتەوە ئەتوانی لەگەڵ کەس و کار و دراوسێ و ناسراوەکان تا بیپارێزی وەکو جاران پێم وایە نەخێر خۆشۆکاری خۆیە چکە بە تاکە شخص بە تاکە کەس ناکرێن تۆ من کەسی خۆ من نزیک احتیمالە چەند جار بچمە ماڵی ئەو نێ دنی ژووردە و دەخاومەوە نەچم هەنێ بڕ شتێک دەستە جەمعێوێ لە ڕاستی گومانیەوە بۆی ڕەنگە ئەو پێ خۆش نەبێ بۆی نایە احتیمالێتی شتێک لەو بابەتە لە ساردیەوە بێ لە ئیهمالیەوە بێ کاڵێن زستانە تۆ خەمی چ شتێکە خۆی یەکسەر بۆ من خەمی هیچ شتێ ناخۆم من بووەم هەمە من نایخۆم خەم ناخۆم نەوت بە سڵ نەبێ بە 200 بێ کڕم تێگەی زۆپا بە ملیۆنە دینار بێ کڕم من هەمە بەڵام خەمی خەڵک خەمی ئێدی خەڵگەڵی چی ئەم یەکەم شت دەگەڕێتەوە بۆ عولەمە جارە یەکەم شت دەگەڕێتەوە بۆ عولەمە دنیای فەساد کردووە دنیای وێران کردووە لە کۆمەلگای ئێمە دیوە باشەکەی کۆمەڵی خەڵک بەکارێنێ بەڵام ئەکسەرەتی دیوە خراپەکەی بەکارێنێ ئەمە ئەڵێن جاران تویانە فەقیر حەزی لە هاوینە ڕقی لە زستانە ئەوە دوو ئەوە ناتوانی ئەوە باسیکەی ئێستا هەیە هەر حەزی لە زستانە هەیە من بەدەست نە من ئەو نەتۆیە خۆ میێشی جانمە حەزم نە لە زستانە لە بەهارە نە لە هاوینە بەس حەزم لە پاییزە جوانترین وەرز بەلای منەوە پاییزەمە حەزەکان دەورە بینێ تێگەی کە زستانی ژاو تویانە زستان هاو بەرگی فەقیر دڕ ئەوە کاڵێ بەرجی فەقیر دڕاتۆ لە زستانە ئەبێ وای لێ هاتووە ئێستا وڵاتە وای لێ هاتووە بێ هەوڵی نەوت خۆی هەوڵی پێخە بڵین ناوماڵ گەرم کەیتەوە هەموویە بێ هەمووی گەرم کەیتەوە هەیە ئیمکانێتی نیە ئیمکانێتی گوێ نایەتێ ئێستا هەیە عەرزەکەی خۆی کردو بە شۆڤاز هەموو ماڵەکەی کردو بە شۆڤاز هەر نەوتیش کار ناکە هەر بەلای نەوتان ناچێت غازی لە سەربان دانا و ماڵەکەی گەرم و گوڕ سەرەکەی بە ماڵەکەی هەر حەزەکەی لە ماڵەکەی هەبی دی هەیە داماویشە و عەرزەکەی چیمەنتۆیە ڕق بۆتەوە لەوانەیە تر کۆمەلگا بێ بۆ دووچینە ئایا بێ بۆ دووچینە یەکەم جار ئێستا لەم کاتەیە خەڵک پێویستی بە نەوت و بە سوتەمەنی ئەو شتانە هەیە بۆ زستان و زەخیرە خستن بۆ زستان کە ئەڵێن جاران خۆشترە جاران خەڵکەکەی باشتر بوو وەفاتر بوو خەمی یەکتریان نەخوارد ئێستا دنیاکە وای لێ هاتووە ئەو هەستە نەماوە بەرام لە خەڵکەکەیە کە بەرامبەر یەکی ئێستا ئەو فەرقە چییە کە لە نێوان زستانی ئێستا و جارانە هەیە فەرقەکەی چییە؟ جاران تەعاونی هەبوو لە بینی خەڵکەکانە بۆ یەکتر مەسەرەن بۆ جاران بۆیان گەڕامەوە کە یەکێک داری نەبووە خەڵکی دراوسیان داری بۆ بردووە ئێستا خەڵک بێنەوتە بێکارەبایە ئەمانەیە خەڵک هەبووە هەیە داواکڵێ قەترێ نەوت لە ماڵمانە نییە یعنی بۆ سەهگیانی هاوکاری دروست نەبووە نازانم نەماوە ینی جاران وەکۆی باسەکرد خەڵک توانیمانە زوو هاوکاری یەکتری بکەین بۆچی ئەمگیانی هاوکاری ئێستا ناماوە خۆ خەڵک
وەزشی لە جاران باشتر بووە توانێت زیاتر ببەخشێت واللهی بڵێم چی خەڵکەکە وای لێ هاتووە ئەگینا جاران ئەو تەعاونیە زۆر بووە ویژدان هەبووە لە بینی یەکترا هاوکاری هەبووە ئێستا نازانم سەبەبەکە چییە کە ئەو هاوکاریە نەماوە لە بینی خەڵکەکانە خەمی نەوتە خۆن بەڵێ خەڵک لەوانەیە زۆر کەس هەر نەوتی نەبێت ئێستا بۆ نەوت هەوڵەیە بۆ هەر ئەوە نەوتەکەی هەر مناتە سەوڵەکەم نەوت و کارەبا بێ ئێستا ئەگەر تەماشا بکەی خەڵک باری دارایی با بڵین بە بەراورد بە جاران تا ڕادێک باشترە بەس بۆ خەڵک هەمیشە ئاوات بەوە خوازیاڵی زستانی جاران خۆشیان قورسترە ئێستا جاران لە ماڵێکا داوانەیە نۆرمەڵێک هەبوو بێت تەلەفۆنێک هەبوو بێ ئێستا سێرەکەی هەموو مناڵەکان تەلەفۆنیان پێ لەبەرەوە سێریگە هەمووی قورسە لە سەری جاران ئەنتەرنێت نەبوو ئێستا ئەنتەرنێت هەیە جاران سارێ لە گەڕێکێکە سارێ هەبوو ئێستا لە گەڕێک لە ماڵێکا 4 سارە هەبێت 3 سارە هەبێت ئەمە هەمووی بار قورسیە لەسەر خەڵک کرێی مۆلیدێ کرێی ئەنتەرنێتە کرێی مەسروفاتی ڕۆژانەیەتی داوانێ کابرا ناوی چیە کرێت چیش بێ وە نییە هەمووی مەسرفە یعنی خەڵک زەختی لەسەر زەختی بەڵێ زەختی زۆر سەرە و مێشکیشی هیلاگە خەڵک جاران خەڵک مێشکی هیلاگ نەبوو شەو ئیسراحەت بۆ خۆی لێ خەو لە ماڵێک ئێمە بیرمانەیە باوکمان بەستیشیە کرد حوهەشت سەرخەزان بووین هەمووش ماوەگو گوڵە ژیان باز ئێستا سێرگە هەمووشی ئیشەکە و هەر هینیشە هیلاگیشە خەمی ئەوە خۆی شت بۆ زستان دابینکەیت وەکو چی ئەو شتان وەکو نەوت و وەکو شتی زستانەکەی تراوە نەوتان حازرە بۆ ئەمسا وڵی کڕیمانە هینا حازر حکوومەت نایە چەند بەرمیل نەوتان پێویستە بۆ زستان تۆ بدەوێت 3 بەرمێنی پێویستە ئارە وڵای تر معدن ئیشی بێ وکە 3 بەرمیل بە زیای شۆ یەکەم شت کە خەمی بخۆی بۆ زستانەکە چیە زۆر کەس خەمی نەوتەکەیە خۆ خەمی نەوتە خۆن بەڵێ هەڵبەتە نەوت وەڵا بەس نەوت ئەم دەسەڵاتە وای کردوم خەڵکە وابژی تەماحی زیاد بووە کابرا کاسبینێ ئەژیا بە بڕواکەی ئێستاکانی شەو ڕۆژێن سەریەگەر ئەڵێ ناژیم ئەمرم لە برسا هەفتەی مریشتێکیان لێنارە ماڵەوە وەکو جێژن وەح ئێستا لە دستانی چەنە لە هاوینە کەسابەدەی لە دستانی شاوە هەیە جیاوازی زستانی ئێستا لەگەڵ زستانی جارانە چییە وڵی جیاوازیەکەی وەیە جاران زستانی جاران هەموو زانی کە سەخت بوو بەڵام نەوتەکەش دەسەکەوت زەخی لەگەگە کەمیش وایە بەڵام سوتەمەنیەکە هەر هەبوو ئێستا وڵی ئێساوەتانێ هەموو ساڵێک خوعلی و خەبیرە من بەرمیلە نەوتم کڕیوە لە چلێ هاوینە بە 125,000 و بە 130,000 هاوی ناکڕیوتە بۆنە بەخوا لە ترسی زانەکە ئێستا ئەم ساڵ نەمتوانیوە بە دەبەی کردم الان ئەمڕۆ دەبەیەکم کڕیوە بە 12,000 هەفتەی ڕابردوش دەبەیەکم کڕیوە بە 12 بارودۆخەکە گۆڕاوە گوزەرانەکە گۆڕاوە جاران ژیان بەسیت بوو ژیان ساکار بوو ئێستا ژیان موعەقەدە پێداویستەکان هەمە جۆرە جاران پێداویستەکان هەمە جۆر نەبە جاران کێ بیری لە کارتی مۆبایلە کردەوە ئێستا وەختەکەم مۆبایلەکەم کارتی تیانەما جاران نەخۆشی ئەوەنگە نەبوو ژینگە پاک بوو کێشە کەم بوو کە کێشە کەم بوو ئینسان کە کێشەی کەم بێ حەزی لە قسە و پشقیات و نوکتە و قسەی خۆش و ئەمانەیە بەس کە کێشەیە و مەشغوڵ بوو ئەم شتانەی بیرەچێت و تااقەتی نییە خەڵگەڵێ نەوت موچە ئەرێ نازان بەیانی چۆنە بێ ئەم مانگە موچەکە وەرگن نازان مانیشکە ئەبێ یان نا بە ئەنواع کێشەی قەیرانەوە تۆ تێوە گلاوی ئەخە جاران نوشتانی نەبینیوە ئەنتەرنێتی نەبینیوە ساری زۆری نەبینیوە تەلەفۆنی پێ نەبووە یعنی گەشتگوزاری زۆری نەبووە سەیرانی زۆری نەبووە چوونە دەرەوەی نەبووە باخی نەبووە یعنی ئەمانە هەمووی زەختە لەسەر خەڵک ناڕەحەتە ئێستا بیبینیەوە ئەو نەیبێ بەڵێ ئێستا دانێ دراوسەکەی هەبێ دانێ دراوسەکەم لای ساری هەبێڵ بەم نیژان بێ ژنەکەی ئەم لای ئەڵێ بە جلی هەبێ ئەڵێ ژنەکەی منی ژێی بەوە نییە ژنەکە خۆی نەکە یا ئاڵتون لە منافەسە دروست بەڵێ منافەسەیە هەمووی لەسەر منافەسەیە حربی ئەسابەت چی هەمووی منافەسەیە هەر ئەوەیە یعنی ئێمە بەتەمای شتێ بووین خۆمان کە خۆمان بڕۆینە سەر حکوم بەتەمای ئەوە بووین باشتر بێ زۆر بەڵام ئێستا شتی زۆر خراپترە بینین من زۆر جار دڵم تەنگ هەبێ
یعنی ئەوەی ئێستا حکمی تۆ ئەکا لەمەوە پێشخۆی وا دانابوو یەکێکە لە زۆر گرنگەکانی ئەم میلەتە و لە شاخینمان بۆکە بەس ئێستا بەداخەوە ئەیلم هیچیان بۆ نەکردوین. جاران خەڵک لەبەر ئەوەی ئیمکانێتی باش نەبوو جۆرێک لە ترسیان هەبوو لەبەرەوەی ئەو کاتە بە نمونە ڕژێمی بەعەس هەبوو یاخود ترسیان لەوە هەبووە کە بەلامات درێن بۆیە هەوڵیان داوە لە یەکتری کۆبنەوە بۆی ترسەکەیان بڕێوێتەوە یان هەر شتێک بێ یەکسەر فریا یەکتری بکەون و لەبەرەوەی ئیمکانێتیشیان باش نەبووە بۆ کەم و کورتیەکانیان پێویستیان بە یەکتر هەبووە بۆیە کۆبوونەوەکانیان زیاتر بۆ بەراورد بە ئێستا. بۆیە زۆربەی ئەوەی کە ئێستاوت بە جارانە خوازێ هۆکارەکە ئەمەیە کە زیاتر لە چواردەوری یەکتر بوون ترس و نەبوونی وای کردووە پێویستیان بە یەکتر بێ و لە یەکتری کۆبنەوە ئێستا تا ڕادێک وەزە باشترە ئاسایش و ئارامێکیش هەیە بۆیە کەمتر ئەو کۆبوونەوانی جارانە بین. ئێمە بەردەوامە بین لە بەرنامەکە بەڵامەچنی لای ناوبڕێک و ئەگەڕێنەوەلاتە. ناوبڕەکەەوە ئەمانوی لە هاوڵاتیان پرسین بزانین کە زستان دێ خەمی چ شتێکە خۆن بۆچی ئێستا خەڵک ئاوات بە زستانی جارانە خوازێت ئایا هۆکار چییە؟ ئیمکانێتی خەڵک لە جاران لە ئێستای کەمتر بووە بەڵام لەگەڵەوەیشا هەر پێیان خۆشەوەکو جاران بژینەوە ئەمانە چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین ئێوەش بینەردن هەر کە قسەی لەگەڵاکەی ئەڵێ جاران خۆشتر بەچون کە کۆبوونێتەوە بەیەکەوە بۆچی حەزیان بەو حاڵەتەی جاران هەیە؟ جاران یەکێتی هەبوو لە ناویەکە خەڵک ئامۆشۆی هەویستا ئەوە نەماوە خەڵتەماحی زیا بووە خابرا کاسبینەیەکە ئەژیا بە بڕواکەی ئێستاکانی شەو ڕۆژێنە سەر یەگەر ئەڵێ ناژێ مەمرم لە برسا کەسابەتی هەر فریا ناکەوێت ئەوە پەیوەندی بەچیوە هەیە قەناعەتەوە قەناعەت نماوە تۆ قەناعەتی بێ بۆ کەسابەتە خۆی گەورە هەر ڕزقدەیە و ینی ژیان دەڕوە بەس کە ڕۆژە ملیۆنێکە دەستکە بەیانێکە 500 دەستکە ئەڵێ مرم لە برسا وایە ینی ئەڵێن کاڵێن ئینسان کە دەوڵەمەند بێ ئیسراحەت ناکات وایە هەتا دەوڵەمەند بێ ئەڵێ زیاتر هەتا فەقیر بی دڵ باشترێکە ئەو کەسانی کە فەقیرن زیاتر هاوکاری یەکتریشەکەم براود بە دەوڵەمەند وڵا دڵی باشترێکە لە دەوڵەمەند ڕاست دەوێت ئەوی فەقیر بێ دڵی باشترێکە تا دەوڵەمەند جاران سیلەی ڕەحم زیاتر بوو ڕەحم زیاتر بوو ئامۆشەوڕەوت هەبوو کابرا خەڵک یارمەتی یەکتریەیە لە بینی یەکە ئیش و کار هەبوو ئەچوو یارمەتیەیە بێ پارە ئێستەکانێک کابرات 5 دقه بێ سەیری شتێک بۆ کە پارە لێ وەرنەگرێ نایەت ئەوەی بۆتە بەرژەوەندی و مەسلحەتی مەسلحەتی خۆی طبعا ئەتوانین ئەو شتە جوانانەی جاران بگەڕینەوە بە ناوخۆم زەحمەتە چونکە ژیان ئاوا بڕوە بەرەو خراپتر ئەڕوە خەڵک بەرەو تەماع زیاتر ئەڕوە تەماحی ئەبێ ئێستاکانێت جاران تەماع نەبوو خەڵک گوێی نەیە تەمەنم 30 ساڵە ینی جاران ینی ئەوەنە پیر نیم تا بڵم جاران لە بیرمەیە کارەکە بۆ گەڕێ بەس ئەوەی کە ئێستا جۆ لە خەڵکە و ئەو ژیانی کە ئێستا خەڵک ئەوەی کە جەناب تێڵی خەڵک بەڵێ ڕاستە چلان زۆر شدە بوو بێ جاران نەبووە وەکو باسەکەن بەس ئێستا قەناعەت نەماوە خەڵک قەناعەتی نەماوە بە قەناعەتەوە بەڵێ خەڵک ئەزانیی ئەو بەشەی کە خۆی هەیەی ئەو شتە بە هیچ رازی نییە بۆی خۆی رازی نییە خەڵک قەناعەتی هەبوو بۆیە ژیانی خۆشتر بوو بە تەسەوری من بە تەسەوری من جاران قەناعەت هەبوو بڵێ ئێستا سێ بەشە وەزعەکە بەسەوە کاتە خەڵکەکە لە گەڕێکێکە دەوڵەمەنیشیەکە تیا وایە دەوڵەمانەکە شکا خەڵکەکەمی فەقیر و مەژوورەکە خەڵکە بگونجێ ئەینێ توانی خۆی لە خەڵک جاکاتەوە شکا بەتەنیا بوو تۆ ئێستا یەک دوو ڕۆژە زستان هاتووە کە ئەڵێن وەرزی زستان هات خەم ئەخۆی بۆ زستانە وڵا خەم بە هیچ شتێ ناخۆم جاخۆ من زروفەت ئەگە وای لێکرد نازانی زستان کێ هاوین کێ پاییز کێ هاوین کێ هەنی بۆ ئێمە چی عوتڵە چییە شەمە یەکشەمە هەر نازانین چی چی هۆکار بۆ بۆمەی ئاوا خەڵک ئێستا ئەوەنە مەشغوڵ ببێ ئاگای لەوە نەمێنێت چەندی مانگە و چەند شەمەیە و کەی زستانە و کەی هاوی وڵی سیقە بە ژیانەکە نەماوە سیقە بە وڵاتەکە نەماوە سیقە بە دەسەڵاتەکە نەماوە ئای تۆ ئێستاش نازانی مەسیری چی لێ مستەقبەلی چی لێ داهاتوو دیار نییە داهاتوو هیچ دیار نیە لە وڵاتە لەبەرەوەی تۆ بزانی هاوی نوێزستانە چییە چی ئەبێت ئێستا من بیستو ماڵێن پێشینان و تویانە فەقیر و هەژار حەزی لە زستان نییە ئەخە زستان کەسابەت کەمتر هۆسا خەڵق کە فەقیر بوو ژیانی لەسەر کرێکاری و لەسەر فەلاحەت
زستانان هیچ ئیشێ نەبووبی جازستانی ئەو کاتەژۆک و ئێستا نەبوو ئاوا وەکو بەهاروابێ بەفر و بارانێ بوو خەڵک لە ماڵیشەوە نێتوانی بێتە دەرەوە لە لادی ئاژیا زۆری خەڵک لادیە بەس ژیانەکەش سەخت و زستانەکە سەخت وەکوی تا سەخت وان نەبوو ئێستا لە زستانی چەنە لە هاوینە کەسا بەدەی لە زستانی شاوە هەیە جاران ئەوە نەبوو پێشکەوتنە نەبوو جێلە نەبوو تۆ بە پێ بچی بۆ دەقلات بە باران و بەفر لەکوێ ئیسا بە پاسە ڕۆی بە تەکسیە ڕۆی بە شتیکە ئەڕۆی ئەوە خەڵگەمی سیاری پێ وشتی پێ و کاتە فەرقی زۆر هەموو وەختشی بە کاتی خۆی خۆش کاتی خۆی ئاڵەوەڵا بۆچی بۆ هەمووش دڵە لە چۆ خۆش و خۆشتەوە ئەنی ئێستا خەڵک دڵی خۆش نییە ناوەڵا ئەگەر عەدل بێ نە عەدالەت بێ نە پیاچی خۆشە بەقە هەموو کەسێ نە ئەو پەنجەکان وەکو یەکە دەست بەچی وای لات سوتان ناڵم لە دایری کارەوە هیچ قەرەبوویان بۆ نەکردی قەرەبووارەوە تەقاوتێکە ماچوو 220 دینار ماچێ 500 دینارکی خانوودا ئەی چیەکەی بۆ باخەکەی هیچ خەڵق و خوا یارمەتی ماکوەیەکەمەوە سەری مانگە هێن بکری خانەکەوت باشە ئەی زەویە پارچە زەوی شتێکیان پێ نەدای لە پای خزمەتەکەت نەڵەما سێ جار مڕاجعام کردووە ڕسم نەکردکوکەیە لێرەیە لە مدیریەت هەما هەموو شتێک ئاوە لە دەوامەوەم دات کارەبا دەیە یەکەم شت کە خەمی بخۆی بۆ زستانەکەت چییە زۆر کەس خەمی نەوتەکەی خۆ خەمی نەوتە خۆن بەڵێ هەڵبەتە نەوت وەڵا بەس نەوت ئەم دەسەڵاتە وای کردوم خەڵکە وابژی تەماحی زیاد بووە کابرا کاسبینێ ئەژیا بە بڕواکەی ئێستاکانی شەو ڕۆژە لەسەر یەگەر ئەڵێ ناژێمە مرم لە برسا هەفتەی مریشتێکیان لێنارە ماڵەوە وەکو جێژن ماڵ ئێستا لە زستانی چەنە لە هاوینە کەسا بەدەی لە زستانی شاوە هەیە جاران خەڵک تۆز ئیمکانێتی لە ئێستا کەمتر بووە بەڵام بۆچی خەڵک ئاوت بە زستانی جاران نەخوازێت لەبەرەوەی کە اختیاری نەبێ ئەڵە نان نەبوو ناتوانم بە بریشکمەوە من بێمە دەرۆچم لە ماڵەوە خۆی ئیجارە بکەم نایم لە ماڵەوە ئیجارە ناکەم ڕات پێشینان هەمیشە پێشنان و تویانە فەقیر و هەژار ڕقیان لە وەرزی زستانە بۆچی وانێ شیوانێ مکە مرجا من ڕقم نەبووسی لە زستانە زستان بێوهاوی وتامێ هەمووی ئەمری خوایە وایە وایە مەبەستمان ئەوە نییە کە زستانەکەی با بڵێن ڕقی لێ بێ بەس مەبەستەکە ئەوەیە ڕەنگە زستان پێویستی بە کۆمەڵی پێداویستی بێ فەقیر ناتوانێت بیکڕێت ئاخر من چیەڵم ناڵم کە نەبێ چیەکە من نان و ئاویش بێ کە ئیجارەم کە ئیجاراکەم منکە نەشبێ هەیە سێژەمە مریشە خواکم چی بەسەریەوە هەیەی بات پێی نەبێ بیخوا مەرجنێ بڵێ ئێستا ئیمکانەت زیاترە تۆکو ڕێژە وەریگرە هیچ ئیمکانێتی باشترە چوار کەسی کە ئیمکانەتی خراپترە تێگەشتی ئەو کاتە شتەکان پارەکەم بوو شتی شەرزان بوو خۆ بۆنێ کە تۆ 100 ملیۆنی وەرەگری 800 وەرەگری 500 وەرەگری ئێشتیش گرانەرە خۆی چۆن گرانی بەراورد دەکرێت ئایا ئەو پارەی هێزی کڕینی چەنە ئایا دەخلی پەرد چەنە ئایا بەو دەخلە ئەتوانێت لانی کەمی ژیانی مسۆگەر کامل لە ڕووی ئابوووریەوە نەک ملیۆنێکە هەبێت و بەش نەکە شتەکان گران بێت وەڵی جاران ئەوە تەنها زستانەکە نییە یعنی هین بە جاران بخوازین بەڵام ئێستا ئێمە خۆمانین ئەوەی کە حکوممانەکە خۆمانین یعنی هەمووی تێکەڵ بووە زستانەکە و هاوینەکە هیچی بەدڵی خۆمان نییە وەڵی ئەوەی ئێمە ئاواتمان بوو هیچیان نەهێناوەتە دی بەداخەوە ئێڵێم هیچیان نەهێناوەتە دی دایمەن ماڵەکان سەردانیەکیانەکە میوانداریانەکە دایمەن مەشغوڵ بوون ئیسا لێ ڕەحمیان بەخۆت بوو ئیستا سیرەکەی لە خانوویەکی گەورەی ڕق و تەقا تێگەی هەر خۆی ئەژی یا لەگەڵ یەک دوو مناڵ و خێزانەکەیە ئەو دڵە خۆشی جارانی نەماوە لەگەڵی ئیلاقا دەکەنەمەوە وەکو تۆڵی خانوویەکی گەورەی هەیە ژوورێکی گەورەی هەیە بۆ میوان بەڵام میوانی تێ ناچێت بەڵێ ئیسم من نمونەیەکت بۆێنەوە من ماڵی باوکم سێهۆ دەمان هەبوو هۆدەیەکیان خۆمانی تیا بوون ئەمە جاران ئەو دوو هۆدەی تریشیان دوو ماڵی تری تیا بوو یعنی لە سێ هۆدا سێ ماڵی تیا بوو
هەر زۆر دڵخۆشیش بووین ئیسا هەموو خانۆکانمان گەورەیە و غەربیە و ئەوسا سێ هۆدێ شەرقی بووی دارەمان تیا کرد و بە عەلادینێک احتیاجی دڵیشمان خۆش بوو مەسەلە چییە؟ ئیلاقاتەکەیە مەسەلە ئیشی کۆمەڵایەتەکە یعنی ئەو کۆمەڵایەتی ئەوسان نەماوە ئەوەیە جاران بەلام و خۆش بوو یەکەم ئەوەی کە خەڵک تۆزیان مناڵ و حەز بۆ شتانە ئەکا کە زستانان و ئەو شتانە بێت دووەم ئەوەیە کە ئێستا لەم کاتانەیە ئەو هەستە نەماوە حتا لەناو مناڵانیش ئەو هەستە خۆشیە نەماوە لە زستانانە کە ئەچویتە دەرەوە ئەچی بەم لا بۆ لا ئێستا ئەوش نەماوە مناڵی ئێستا زیاتر هەر خەریکی مۆبایل و ئایپاد پەیوەندی لەگەڵ مناڵانی تری گەڕەکە کەمە بەڵێ بەڵێ ئایپاد و ئەم جی لە تەلەڤزیۆن و کۆمپیوتەر و ئەم شتانە کاکە ئەو تەعاونی تێگاوە لە بینی خەڵکەکانە ینی جاران لە زستانە خەڵکۆ بۆ لە ماڵانە یا ئەتر هەچ یاریانە کرد دڵخۆشیانە بڕی بۆ یەکتر ئێستا ئەوە نەماوە کاکە بە یەک تەلەفۆن چۆنی شاکێگەکەن و تاوا کۆتایی وەرز سارد و سەر بووەتەوە تاوا زستانی جاران کە خەڵک کۆ بوونەوە شەوچەریان بێکەوە خواردەمە تەقییانە کرسی لێ ڕەحمیان تازە کردەوە بۆچی ئەوسا خەڵک ئاوا بە چواردەوریەکا بوون بەڵام ئێستا تا ڕادای ئیمکانیت لە جاران باشتریشە بەڵام هەر خەڵک تااقەتی ئەوەی نەماوە ئێستا ئەوە زانی بۆ چیە گەڕێنمەوە یەکەم بۆ ئەم ئامێر و ئامێرە پێشکەوتنانە بەتەرباز مەرحەباییەک کەبرا هەواڵی کابرا وەرەگرێت مۆبایل و تەکنەلۆژیا مۆبایل و تەکنەلۆژیا و مادەش تۆزێک بۆی هەیە پارە پێش هەموو شتێک کزی دینیش لاوازی ئیمان لاوازی ئیمان تا ئینسان تا لە دینا لە ئیمانە لاواز بێت ڕەحمی کەمترە سیلێ ڕەحمی ئەو کەسانی کە دیندارترن ئەبێ بەهێزتر بێت ئاخدنە منیشی ئەوە پێڵم ئەڵم خۆی با پێ بڵم هەموو شتێکی چاک لە چوارچێوەی ئیمانایە لەناو بازنەی ئیمانایە کە وەختێ لە بازنەی ئیمان ئینسان دەرچوو خوانەخواست نەگڕەحم هەموو شتێک یە بە خەیاڵیە هەموو شتێک یە بەسەریە تۆ زستانی ئێستت پێ خۆشترە یاخود ئەوەی کە لە جاران گەورەی خوای جاران بە گەورەی خوا جاران زوو من بیرم یەت ئێمە هەموو هەفتەیەک یەک جار برنجمانە بوو ئەیتر دوای ئەوە من ئەم بۆڕان هەتا ئەەکەی کەوتینەوەی هاوار مەگەر بە هەورامی هاوار مەکرد برنج وەرو برنج وەرو حای دایکمە برد لەو کەڕەکە ئەگەر کەسێ برنجی بۆ ئەوە بەرە بۆ حەمەتایە بەس بێدەنگ بەس بە بۆڕێی نێت ئەرەوەڵە بەخوا و کاتەژەر خۆش بوو ئەوسا زەخیرە شتە خرايسە پێویست ناکایسە تۆ هەر ماڵێ لە بەنا خۆیان دنیا زەخیرە و مارشی دیشی لێ پێویستی خۆی کرا ئەوسا تۆ مەسەن بۆ نمونە تۆ تەماتە نەبوو لە زستانە بە لەس کە تەماتی بکردایە لە رادیەکانە منەوە بیرم بێ ئەبە بامی وش کردایەتەوە ئیسە تۆ سێرەکە چلی زستانە بامی هەیە تەماتە هەیە جەمیدەی هەیە و غەزنی کردوەوە بێ لە مجەمیدەر نییە شتەکان هەیە ئیستا بەس ئەوسان نەبوو تەماتۆ لە بەسرەوە بۆ ناهاوسا یان مەسەن لە ئێرانەوە ناهات ئەوە خۆ بە شێوەیەکی تر خەزنە کردایە یا مەسەرەن ساوەریانە کرد ڕۆنی خۆماڵی بوو شتانە هەموو خەز نەکرا کۆکرایەوانێ بە شێوەی تر بۆمە جارانی زوو شتەی ئەو شتە خۆشانەی جاران کە باسیەکەی ئەتوانین بیگەڕینەوە ئێستا سێری من کە یەک دووشت هەیە فەرقەکە ئیسە مەسەلەن تەمەنی من کە گەنج بووم هەموو شتێ خۆش بوو ئەوسا ئیسە چکۆی بڵین تەمەنێکم هەیە لەزەت و تام و چێر وەکو جاران نامێنێ خۆی لە بیئەی لە ئینسانەکان نامێنەیە ئەو تەمەن فەرقەکە کە تۆ گەنج بوو شتەکان خۆشترە بەدامترە ئەوەیە بەس کە تەمەنەکە ئەچێتە ئەولاوە تۆ ئاوات هەم بە زەمەنەکە خوازی هەم بە تەمەنەکە خوازی بە خۆ دەخوازی سش ماشەڵا هەم قۆزیشی و هەم تەمەنیشی درێژ بە هەر گەنجی یاری خۆت بە تەمان حسێ مەکە فەرقەکە ئیسە من تەمەنم 50 ئەوە 3 ساڵە من ئەوەی کە باسیەکەنە من تەمەنی 20 ساڵی و 25 ساڵی و هەشدە و حەڤ ئەوانە ئێمە گەنج بووین و یانی شتەکان خۆشتر بوو بەتامتر بوو هەفتەی مریشتێکیان لێنا لە ماڵەوە وەکو جەژن واو وەڵی وەرزی زستان حەزم پێێتی زیاتر لە هاوین بۆ چکە لە زستانە تۆ ئەتوانی خۆ بپارێزی لە سەرما سەرماشی بە خۆتە پارێزی بەجل هاوین ناتوانانی خۆ پارێزی هاوینی پێ خۆش نیە نه ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەسەر وەرزی زستان زۆربیان
باسییان لەوە کرد کاتێک کە دەڵێن زستان هاتوو یەکسەر خەمی نەوت و خۆگەرمکردنەوە خۆن هەندێکیشان دەیانوت خواردن ئەو شتانی کە پێویستن بۆ زستانیان خواردنی کوردەوارین لەناو مجەمیدەکەمان غەزی نەکەین و لە زستان بەکارهێنی باسییان لەوە کرد کە ئێستا لەبەرەوەی ئیمکانیت باشتر بووە تەکنەلۆژیا پێشکەوتووە موبایل و تەکنەلۆژیا و تەلەڤزیۆن زیاتر بووە خەڵک کەمترسی لێ ڕەحمی بۆ تازای بێتەوە چونکە لە چواردەوری یەکتری کۆ نابێتەوە هەر بە تەلەفۆنێک هەواڵی یەکتریە پرسن بە سارد و سڕی بەڵام ئەو ڕەحم و سۆزەی جاران لە نێوان ئەو کەسانە ناگۆڕێتەوە بۆیش ئاوەتیان بە جاران نەخواست چونکە جارانیان لە چواردەوری یەکتر بوو پێویستیان بە یەکتر بوو یەکتریان خۆشحاڵە کرد ئاوەتە خوازین ئەم زستانە بێتە خێر و خۆشی بۆ هەموو لایەکە و بەرەکەت بچێتە ناو هەموو ماڵێکەوە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم.